لە بەرنامەی زمانێمەی رادیۆی کوردستان 24ەوە سڵاو و خۆشەویستی عزەدین و سەرکار بۆیەوە جۆگرە خۆشەویستەکان لە ئەڵلقەیەکی دیکە لەگەڵتان دەبین. ئەمڕۆ لەگەڵ مامۆستایەکی زانکۆ کە مامۆستا دکتۆر دارا حەمیدە لە زانکۆی گەرمیانەوە لەگەڵمان دەبێت لە ڕێگەی سکایپەوە باس لە ڕۆڵی پێشگرەکەین لە دەوڵەمەندکردن و فراوانکردنی زماندا. دکتۆر دارا پێشگرمان بۆشی دەکاتەوە و ئێمەش هەر پرسیارێک لە زەینی ئێمە وە لای ئێوەش پێمان وابێ پرسیارە ڕوبەڕوویەکەینەوە. دکتۆرە و کاتت باش. پێم خۆشە گەردەنتم لێ دیار بێ کاتێ قساکەی بۆی هاتنە دەرەوەی قسەکان هەست پێ بکەم لەو ئاستە بمێنیەوە پێم باشە. دکتۆر جان، پێشگر لە سەرەتای زمانەوە لە سەرەتای زمانەوە پێشگر و پاشگر هەبووە یان نا؟ سڵاوڕێز مامۆستا ئەزەرین بۆ جەناب و بۆ بیسەرانی بەڕێزی ڕادیۆکەتان حاڵم لە بەرنامەیەک لە بەرنامەکانی تایبەت و پەیوەست بە پرسێکی پڕگرنگ و پڕبەهای توانم بڵێم نەتەوەیمان کە پرسی زمانە بەشدارم هەروەها دەستخۆشیتان لێ ئەەکەم بۆ ئەم بەرنامەیەوە بۆ بایەخدان بە زمان و بە پرسی زمان و بە بابەتەکانی زمان و بە گرفتەکانی زمان. بەڕاستی زۆر جێی دەستخۆشیە چونکە زمان پێچێ بۆ لە پێناسە گشتەکەیدا پێناسەیەکی کۆمەڵایەتی هەبێت کە بۆ کارێکە بۆ پەیوەندیکردن، بەڵام بۆ ئێمەی کورد بەڕاستی ینی پێناسیشی تێپەڕاندووە. ینی زمان تەنها ئەبێتدا پێناسمان ئەبێتدا وەک بەرزنیشتانەڵێ ئەبێتدا جیهانمان ئەڵێ زمانم جیهانەکەمە زمان سنووری جیهانەکەمە. بەڕاستی ئەمە جیهانمانە، زمان جیهانمانە. جیهان لێرە بەمانە فیزیکەکەی واتە بوونمان لە زمانەکەماندایە. بۆیە هەر لایەقدانێک هەر گرنگیدانێک بە زمان لەلایەن ئێوەوە لەلایەن هەر لایەنێک هەر ناوەندێک هەر دام و دەستگایەکەوە بێ جێ دەستخۆشی و جێ سپاس و پێزانین. بۆیە دووبارە دەستخۆشیتان لێکم بۆ ئەو بەرنامە. بەڵێ، ئەگەر باسی پێشگر بکەین، پاشگر واز لێبێنە بە ڕاستە خۆ بچینە سەر بابەتەکە. پێشگر چ ڕۆڵێک دەبینی لە فراوانکردنی زماندا؟ باڵێ، ئەگەر بێنە سەر زمان سەرەتا تەنها لە وشەی سادەت لە کاتوە، تەنها ئەگەر بێنە سەر گریمانەکان زۆرە تەنها زمانەکان ڕێن دەنگ بووە، دواتر دەنگەکان لە دەنگەکان بردە دروست بە وردە و دوای هاتۆ تا گەشتۆتە ئاستی ڕستە و سەرۆی ڕستە ئەوانە. واتە ئەوە بەپی گریمانەکانە کە جیاوازی و ڕاوبۆچوونی زۆری لەسەرە. ئەوەی کە جەنابەت باسی دەکەی پێشگرەکان، طبعا ئەوە بەشێکن لەکان لە زمانی کوردیدا و پێشگرەکان ڕۆڵێکی زۆریان هەیە لە دەوڵەمەندکردنی فەرهەنگی زماندا. بە تایبەتی ئەگەر سێر بکەین پێشگرەکان پێشگری وشە داڕێژمان هەیە، واتە بەشدار ئەبن لە داڕشتنی وشە و ئەتوانین ئێمە وەکو کورن لە داڕشتنەوەی وشەکان. دکتۆر واتە ئێمە بە پێشگر وشەی داڕێژرا و دروستەکەین، وشە لێک دراوەکان بریتین لە وشە لەگەڵ وشەکە کۆ دەبنەوە. ئیشی ئێمە داڕێژراوەکانە. دوو وشە یان زیاتر، دوو تاو یان زیاتر لێکرا. بەڵام کاتێک کە پێشگر یان پاشگرێک کە ئێمە قسەمان لەسەر پاشگرنیە، پێشگرێک لەگەڵ وشەیەکدا بێ ئەوە بێن بە وشەی داڕێژراو. بۆ داڕێژراو چونکە وشەکە خۆی لە ئەسێکە بوونێکی هەیە، بوونێکی هەیە، بەڵام تۆ دووبارە دای ئەڕێژیەوە کە دووبارە بەهۆی ئەو پێشگرەوە دای ئەڕێژیەوە لە فۆرما وشەیەکی نوێ دروست. بۆ نمونەیەسە تۆ گرتنت هەیە، گرتن وشەیە، پێشگری ڕای بقەسەر، گرتن بۆ خۆی خاوەنی فۆرمێکە و خاوەنی واتایەکشە. کاتێک کە ڕیتە سەر ڕاگرتن، پێشگری ڕاگرتن، لێرە تۆ فۆرمی نییە دروست ئەبێ، جیاوازە لە فۆرمەکەی پێشوو و وشەیەکی نوێژ دروست ئەبێ کە جیاوازە لە وشەکەی نوێ لە ڕووی واتاوە لە ڕێی سێماتیکەوە. واتە تۆ دروستە و سێماتیکێکی نوێ دێتەناوە بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەو پێشگرەوە کە بەکارێتێنەوە. بۆیە پێشگرەکان زۆریان هەیە لە دووبارە داڕشتنەوەی
وشەکان و بە فۆرم و واتای نوێەوە مانای نوێەوە بەڵێ بە فۆرم و واتای بەڵێ فۆرمەکە واتاکە قۆناغی پێشووتری وشەکە. دکتۆر دوو لە هەندێک لە پێشگرەکان شێوەی هاوچێشەیی وەردەگرن ینی یەکتری بمبورە یەکتری تەواو دەکەن لە پرۆژەیەکی زمانیدا وەکو ئەوەی دا و هەڵ ئامان بەرەو ئاراستەیە کە دا بەرەو ئاراستەیەکی دی ئەمەم بۆ شی بکەوە پێم خۆشە. حەزەکەم پێشەوەی باسی ئەو دوو پێشگرە بکەین باسی ئەو بکەین کە کورد زۆر جوان یعنی وە زۆر زانستیانە خەڵکی قسەتەکەری کورد زۆر زانستیانە توانیەتی تەواوی یەکە زمانەکان بەکار بهێنێتەوە دووبارە واتە سەرەتا لە فۆرمێکی سادەدا بۆ نمونە بەڵام دووبارە دواتر سوودی لێ وەرگرتووە توانیەتی دووبارە دایڕێژێتەوە بەهۆی پێشگر و پاشگرەکانەوە بۆ مەبەستی نێ چونکە واقعەکە ڕاستیەک هەیە لە زمانە هیچ زمانێک لە توانایدا نییە تەواوی گۆڕانکاریەکانی ڕۆژگار و سەردەم تەواوی زیادەکان کە ژیانی ڕۆژانەی مرۆڤدا لە ژیانی کۆمەڵی مرۆڤدا پەیدا ئەبن ئەو گۆڕانکاریانی کە لە ژیانی کۆمەڵدا ڕۆدەن بتوانێت بەرامبەر بە هەموویان بەرامبەر بە هەموو دیاگەکان وشە و زاراوە بابڕێژێت بۆیە یان وشە و زاراوەی نوێی هەبێت بۆیە بە ناچاری دەچیەکە لە فۆرمە کۆنەکان وشەی نوێ بنیاد ئەنێ وشەی نوێ دروست وشەی نوێ بنیاد ئەنێ کە ئەمە کورد زۆر سەرکەوتوو بۆ تێدا بەڵگەچی ئێمە زمانەکەمان یەکێکە لە زمانە زۆر پاراوەکان کە لە ڕیزبەندیەکان بە پێی پێوەرە جیهانەکان کە کۆمەڵی پێوەریان داناوە لەوانە کۆنی ڕستەمایەتی بۆ نمونە دەوڵەمەندی پاراوی کە ئەمە لە زۆربەی زمانانە کەمن تەسەورەکەی مامەسا ئەنی زمانی کوردیەکێکە لەو زمانەی کە زۆر پاراوی خۆی پاراستووە تا ئێستا کەمترین دیانی هاتەکە ناوە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی یەکەم ئەم زمانە بۆ خۆی دەوڵەمەندە زمانێکی دەوڵەمەندە زمانێکی ڕەسەنە میلەتەکەی پابەندە پێوە خەوەنەکەی کە میلەتی کوردە هەوڵ ئەدا لە خودی کەرەستەکان وشە و زاراوەی نوێ بنیاد بنێت بۆ ئەوەی ڕەسەنایەتی و مەرکی کوردبوونی پێوە دیار بێ و زمانەکەشی تاتی ئەکرێ بپارێزێت لە تێکەڵبوون بە زمانانی تر و هاتنەناوەی زمانانی تر ئەوانەوە نییە کە نایەتە ناوە زاراوە نایەتە ناوە دێتە ناوە بەڵام زمانی کوردی لەخوا بەزیادێ و سپاس بۆ ئەو میلەتەمان کە توانیویانە بیپارێزن توانیویانە ڕەسەنایەتەکەی دەوڵەمەندیەکەی بپارێزن بەوەی کە لە خودی وشەکان وشەی نوێ دابڕژن بەهۆی ئەو پێشگر و ئەو پاشگرانی کە بەڵێ دکتۆر جان بڵێ چینە سەر ئامانجی پرسیارەکە بڵێ ئەو دوو پێشگری کە جەنابەت باسی کرد هەڵکشان هەڵ و دا بەڵام دوو پێشگری زۆر چالاکن لە زمانی کوردیدا و لێ کۆبینەوەکان ئاماژە بۆ ئەوەکەن کە ئەم دوو پێشگرە لە ئەسڵا ڕەگی وشە بن واتە لە ئەسڵا ئەگەر ئێمە بەداخەوەی گرفتێکمان هەیە لە زمانەوانی کوردیدا لەبەرەوەی بەڵگەی زمانی زۆر کۆنمان نیە واتە دیکۆمێتمان نیە دەقی نووساوی زۆر کۆنمان نیە لەبەرەوە ناتوانین دراسی ئیتمۆلۆژی بکەین بۆ نمونە ئێستا شتێکی وەکو هەڵ ئێمە ناتوانین بزانین 1000 ساڵ پێش ئێستا 2000 ساڵ پێش ئێستا ئەم هەڵە چۆن بۆ قۆناغ بە قۆناغ بگەڕێنە دواوە تاکو ڕێگەکەی بدۆزینەوە بزانین لە چیەوە هاتووە هۆکارەکە شێوەیە کە دیکۆمێتمان نیە بەڵگەی نووسراومان لەبەردەستا نییە یاخود زۆر کەمن ئەوەی کە هەن ناتوانانی وەکو دراساتی ئیتمۆلۆژی واتە ڕیشە شوناسی ڕیشەی وشەکە بدۆزیەوە ئەگەر نا ئەم دوو پێشگەرەی کە جەنابەت باسی ئەەکەی بە دڵنیاییەوە بە بەڵگەی ئەوەی کە لەگەڵ زۆربەی هەر زۆری ئەو شانەی کە بەکارهێنەیە ئاراستەکان بەکارهێنانی هەڵ پێشگیری هەڵ ئاراستەکان زیاتر بۆ سەرەوەیە بەکارهێنانی پێشگیریدا ئاراستەکە زیاتر ئاراستەی وشەنیەکە واتای وشەنیەکە بەرەو خوارەوەیە ئەمە چیمان پێڵێ ئەمە ئەومان پێڵێ کە ئەم دوو پێشگرە لە ئەسڵا وشە بوو بێتن بەڵام بە ئەن لە گۆڕانی
زمان کە زۆر جار وشەکان گۆڕانکاریان بەسەردادێ ئەو دیادەیەکی زۆر سروشتیشە لە زماندا ئەم ڕێگەکەی مادێتەوە چونکە ڕێگی وشە واتاکە هەڵەگرێت ئێستا تۆ ڕێگی کردات واتاکە هەڵەگرێت بۆیە ئەمەش پێچێت لە ئەسڵان ڕێک بن ئەمانە و واتای وشەکەیان هەڵگرتووە. بەڵێ دکتۆر ئەگەر باسی هەڵ بکەین کە دەڵێ ئاراستەکەی بۆ سەرەوەیە وشەی هەڵوێ زۆر باشە وشەی بەڵێ وشەی هەڵوێست لەگەر هەڵوەستە هەڵوێست لەگەر هەڵوەستە با بڵین ئەوە داڕێژراوە وانە ڕسم نەما نازان مامۆس تۆ لە من دیاری دکتۆر جان ئەگە دەنگم دەبیستی بەڵێ هەڵوێست لەگەر هەڵوەستا پێشگری هەڵیان لەگەڵە هەڵ ئەمە چۆن شی دەکەیەوە ئەو دوو چەمکە بەداخەوە دکتۆر دارا دەنگی ئێمە نابیستێ هەوڵەدەین پەیوەندی بە دکتۆرەوە بکەینەوە بەوەی بتوانین گفتوگویەکەمان تەواو بکەین بەداخەوە هەڵ لەگەڵ دا دوو پێشگرن کە گرنگن لە زمانی کوردیدا هەڵکشان هەڵفڕین هەڵدان هەڵاویتن هەڵپەساردن ئەمانە هەموو ئاراستەنە بۆ سەرەوە هەڵپەساردنیش تەنانەت دارێک کە لە زەوی کەوتبێ هەڵی دەگریەوە بەستونی بە دیوارێکدا هەڵی دەواسی ئەوە بەرزکردنەوەیە بەڵام پێشگری دا هەمووی ئاراستەکان بۆ خوارەوەن داکردن واتە خستنە ژوورەوە دەرێ بەرزیە لە چاو ژوورەوە و داکەندن دیسان ژێرەوەیە و دابارین بە هەمان شێوە دکتۆر جان من کەمێک قسەم تاوێنەکەی تا پەیوەندیمان لەگەڵ تۆ کردەوە لەبارەی پێشگری هەڵ و داکرد بەڵام هەڵوەستە و هەڵوێست چۆن خەسڵەتی بەرەو سەرەوە نیشان دەدەن خۆی لە ڕاستیدا ئەمە پێشگیرەکان بۆ نمونە پێشگیری هەڵ کە بەکارە هێندێ لە زۆربەی کاتەکانە ئاراستەکە بۆ سەرەوە بۆ نمونە ئەڵێ هەڵماڵی ئەڵێ هەڵدان ئەڵێ هەڵتۆقین ئەڵێ هەڵنان هەڵپەڕین هەڵگرتن بەڵێ هەموو حاڵەتەکانە ئەبینی ئاراستەکە بۆ سەرەوە بەڵام ئەوەش هەیە کە لە هەندێ حاڵەتدا ئەکرێ بۆ نمونە ئەو مەبەستە نەپێت ئەکرێ ئەو ئاراستەیە بۆ شێوە نەبێت هەندێک خودی هەڵەکە پێشگیر نییە بەشێکە لە خودی وشەکە بەشێکە لە دروست وەکو پێشگیر مامەڵی لەگەڵا ناکرێت هەندێک جاریش ئەکرێ وشەکە واتای بەرزبوونەوە بگەێنێ بەڵام لە هەمان کاتە واتای ئاراستەیەکی ڕاستیش بگەێنێت مەجنونە ئاراستەی ئێستا بۆ نمونە واتەوە کوشێ هاوبێش پێ دەکرێت بۆ نمونە هەڵات وشەی هەڵات کاتێک کە مەبەست لە هەڵات بۆ نمونە خۆر بێ مانگ بێ ئەوە بێ ئەوە ئاراستەکە بۆ سەرەوە بەڵام کاڵەی مناڵەکە هەڵات لەوێ ئاراستەکە بۆ سەرەوە نییە ینی ئاراستەکە ئاراستەیەکی ڕاستە مستەقیمە کەواتە مەجنیە لە هەمیشە ئەوە بێت بەڵام زۆربەی بەکارهێنانەکان ئەو واتایە ئەگەێنێ کە بۆ سەرەوە بێ و ئەوەشە و ئەکات کە وەکو ڕێک سیر بکرێت هەندێجار ئەکرێ یعنی پێچەوانە بێت بۆ نمونە سێری وشەی هەڵوەرین کە هەڵوەرین هەڵ پێشگەری بێت ئێمە وەرینمانەیە و هەڵوەرینشمانەیە هەڵوەرین وشەیەکی لێکدراوە وشەیەکی داڕژراوە فۆرمێکی نوێیە و ئاگا و ئاراستەکەی بەرەو خوارەوە بۆ سەرەوە نییە
ئاراستەی هەڵوەری ئێمەدەین بۆ خوارەوە بۆ شتێک لە بەرزیەکەوە لە گەڵایدار مەسەن هەڵەوەریان شتێکەوە بۆ سەرەوە نیە کەواتە مەرج نییە یعنی هەمیشەی بێ بەڵام ئەوەی کە دراسی لەسەر من خۆم لە زانکۆ بووم لە هەشتاکان لە هەولێر لە زانکۆی سەلاحەدین بووم لە بەشی کوردی ئەو کاتە لەسەر ئەم بابەتە باسی ئەمەم تا کردووە کە زۆربەی واتانوێەکان ئاراستەکەی لەگەڵ هەڵدا بۆ سەرەوەیە لەگەڵ دادا بارەوە بەڵام شتێکی مطلقش نییە بە تەواوەتی بڕی حاڵەتی شاز لە هەموو زمانێک هەیە لە هەموو دۆخێکی زماندا بەڵێ هەموو قاعدەیەکە ئەکرێت شاز هەبێت بەڵێ پێشگیری بە لەگەڵ بێ بە هەمان شێوەی هاوکێشەی وەرەگرێ بە بۆچوونی من کە خەسڵەتی پێچەوانە دەدەنە هەر وشەیەک کە دەستنە پاڵی وانە ئەمانە چۆن دوو پێشگرن وەکو دوو پێشگرن بە زمانەوە بەکارە هێندێن بێ و بە تا ڕادەیەکی زۆر ئەتوانین بڵێن سەربارەوەی کە واتای پێچەوانە ئەگەێنە بێ واتای نەرێکردنش ئەگەێنێ واتای نەرێکردن بۆ نمونە ئەڵێ بێهۆش یعنی ئەو کەسەی کە هۆشی لای خۆی نییە یعنی بێ بۆ نەرێکردنش بەکارهێنێ و ئەو صفەتەشیان هەیە کە واتای دژبەیەک دروست ئەەکەن لە دروستەکان واتە کاتێک کە ئەچنە سەر وشەیەکی نوێ و فۆرمێکی نوێ بنیاد ئەهێن تەمەنێکی لە صفاتەکانی ئەم پێشگرانە چییە مامۆستا کاتێک کە ئەچنە سەر وشەی نوێ وشەکە زۆر جار ئەگرێزنەوە لە بەشێکی ئاخاوتنەوە لە پۆلە ڕەگەزێکەوە بۆی پۆلە ڕەگەزێکی تر ڕاست بۆ نمونە هەر لە بێ لە بێ بۆسی لە بێ و دا ئەگەر بێت و لەگەڵ ناوە بەکاری بێنین بۆ نمونە لەگەڵ ناوی هۆشەوە هۆش ناوێکی واتاییە هێز ناوێکی واتایی ئەمانە ئەگەر لەگەڵ وشەی ناوێکی واتایی هێز وەکو هێزا بەکاری بێنین پۆلە ڕەگەزەکەی گۆڕێ یعنی توانای نەک تەنها گۆڕینی واتای هەیە بۆکو توانای گۆڕینی بەش ئاخەوتنەکەشی هەیە پۆلە ڕەگەزەکەش هەیە یەکەم جان ناوە کە ئەو ئەچێتە سەر پێشگرەکەی ئەچێتە سەر بێهێز ئەدێ بە ئاوڵ ناو واتە لە بەش ئاخەوتنەکەشی گۆڕین نەک تەنها ناوەکە ئەمە بۆ ئەومانە بات کە ئێمە فەرهەنگەکەمان زۆر دەوڵەمەند ئەکا لێرە بەسمان لە فەرهەنگی زمانیە کە زیاتریش و ئەمڕۆ ئەوەی کە کاری لەسەرکرێت فەرهەنگی ئاوەزیە منقال لێکسیکۆنە کە ئەوەیان ڕۆڵی زیاترە وەک فەرهەنگی پەرتوت ئەوەی کە ئەنووسێتەوە و تۆمارەکەیت کە بەشێک لە تێرەکان ڕای زۆر سلبیان لەسەر ئەو فەرهەنگانە هەیە کە لە شێوەی پەرتوکە ئەنووسێتەوە بەڵکو ئەوەی گرنگ دێن لە فەرهەنگە ئاوەزەکەیە هەر بە باشترین بەڵگە بۆ ئێمە زمانی کوردی ئەو زمانە دەوڵەمەنە ئەوینە فەرهەنگە ئاوەزی فەرهەنگی تا ئێستش ئێمە فەرهەنگی نووساومان نییە بەڕاستیانی ئەوەی کە هەیە جۆدێکی شخصی کەمە بەپێی تێرەکانی فەرهەنگ نووسی ناچێتە قاڵی فەرهەنگ نووسیەوە بەڵام فەرهەنگە ئاوەزەیە زمانەکەی ئێمەی پاراستووە دەوڵەمەندی زمانەکەی ئێمەی پاراستووە وشە نوێیەکانی کە لە ئەنجامی بەکارهێنانی پێشگر و پاشگرەکان دروست ئەبن هەمووی پاراستووە و پشت تا پشت بۆی پاراستنی و بۆی هەڵگرتی ئەوەیان دکتۆر جان من لەبەردەم یەک لە پێشگرەکان ڕاماوم کە پێشگری ڕێیە من پێم وایە ڕێ وشەیە نەک پێشگرێک چونکە هەموو پێشگرەکانی دی کە دەڕۆنە سەر وشەیەک مانایەکی نوێ بە وشەکە دەبەخشن بەڵام بۆ خۆیان بەبێ وشەکە مانایان نییە ڕێ لێرە مانایەکی هەیە کە دەچێتە سەر هەر وشەیەکی دیکە بە مانای خۆیەوە کاریگەری لەسەر مانایەکە دروستەکە و بە مانای خۆیەوە مانایەکی نوێ دەداتە وشەکە وەک ڕێباس وەک ڕێوار وەک ڕێنوێن ئەمە هەموو مانا نوێیەکان کە دروست دەبن لە ڕێوە دروست دەبن بۆیە من پێم وایە ڕێ دەبێ وشەیەکی لێکدرا و دروست بکە نەک داڕژاو نازانم تۆ دەڵی پێشگرە یان
بۆ چوونی تۆ چۆنە ئەمەم بۆ شیبکەوە سپاس دەکەم. دەستە خۆش بێ نمونەیەکی زۆر جوانە بەڕاستی یانی بەڕاستیدا ئەو ڕێیە خۆی وشەیەکی تەواوە و بە بەڵگەی ئەوەیش لەگەڵ هەموو ئەتوانین بڵێن یاخود ئەوەی لەبەردەستە لە وشەکان کە بەکارهێنرێ فۆرمی وشەی لەگرا وەرەگرێت فۆرمی وشەی ڕزا وەرناگرێت چونکە کە ڕازەی ئەەکەی هەردوو بەشەکە واتادارە هەر بەشی فۆرمە نوێیەکە واتادارە بۆ نمونە کە ئاڵەی ڕێنووس بۆ نمونە کە ئاڵەی ڕێنووس تۆ ڕێگێکت هەیە کە ڕێک بۆ خۆی واتادارە واتای ئەستی وشەکە هەڵەگرێت و ڕێیەکەش واتە ڕێگەی نووسی شێوازی نووسی واتە ئەمە بەڕاستی نابێت بە پێشبرد ئەمە وەکو وشەیەک مامەڕێ لەگەڵداکرێت زۆر جار ڕێکە کورتکراوەیە بۆ نمونە ئەڵێ ڕێکخستن ڕێکخستنە لە ڕاستیدا ڕێکخستن نەک ڕێکخستنەکە ئەمەیانی ئەو کاسە زۆر جار تەلەفۆز ناکرێتەوە یاسایەکی فۆنۆلۆژیە بەڵام لە ئەستا بوونی هەیە و ڕێکە لەوێ ئەدێ بە ڕێک واتە ئەو ڕێیە دوو فۆرمی هەیە لە شێوەی دروستی تەواوی واتاداردا یەک وەکو وەکو ڕێگە کورتکراوەی ڕێگە و دووەمیان وەکو ئاوڵناوێت کە لە شێوەی ڕێکدایە بەڵام هەندێک کورت ئەکرێتەوە و ئەدێ بە ڕێ کە لەگەڵ ڕێی ڕێگادا ئەبن بە هاوبێش ئەبن بە هاوبێش چونکە دوو شەی جیاوازن پەیوەندیەکی هیچ لە نێوانیاندا نییە دروست وایە کە وەکو وشەیەکی واتادار سێر بکرێت بۆیە کاتێککە دەچێتە سەر ئەو وشانەی تر ئەکرێ وشەکان وەکو وشەی لێکدراو سێر بکرێت نەوەکو داڕژ. بەڵێ دکتۆر بادوا پرسیارمان لەبارەی سەرهەڵدانی پێشگرەکان بێ پێشگرەکان پێویستی زمان دروستیکردن یان لە بنچینەدا هەبوون و ئەگەر لە بنچینەدا هەبوون بۆ مانایان نییە و مێژوەکان پێم وایە هێندەی مێژووی زمان دوور نییە. خۆی پێشگرەکان زمان وەکوتم لە سەرەتاوە گریمانی زۆر لەسەرە گریمانەکان ئاماژە بۆکەن کە سەرەتا تەنها دەنگ بووە زمان تەنها دەنگ بووە دواتر ئینجاگە سێری بەشەکانی ئاساڵتنیش بکەین بۆ نمونە کۆنترین پۆلێنکردن ئەفلاتۆن پۆلێنیەکە لە نێوان دەنگ و واتار دەستنیشانەکان دەنگ و واتار واتە ئاستەکانی تر دەستنیشان ناکەن دواتر ئاستەکانی تر وردە دێنە ناوە ئەمە بەڵگەیەکە بۆ بەشێک لە گریمانەکان بەڕاستی چەند دواتر بەشەکانی تر دێتە ناوە گریمانەکان جیاوازن هەندێک ڕێ تەنها دەنگ بووە لاسایکردنەوەی دەنگ بووە لاسایکردی دەنگە اینجا دەنگە سروشتەکان دێتە ناوە اینجا وردەوای نیە بەڵام بەگشتی ئەوەی کە هەیە بە دڵنیاییەوە زمان لە سەرەتادا ئەوەی کە بەکارهێنراوە وشەکان بووە وشە سادەکان بووە دواتر لە ئەنجامی گۆڕانکاری لە ژیانی مرۆڤدا وردە هەرکی لە وشەکان وەرگرتووە بۆ ئەوەی وشەی لێکدراوی لێ دروستە وشەی داڕژاوی لێ دروست بکات و هەندێک جار بە ناچاری پەنای بردۆتە بەر ئەوەی کە تەنانەت خوردی وشەیەک بۆ مەبەستێک زیاتر بەکاربێنێ ئەمە ئەوەیە کە ئەفلاتۆن ناوی ئەنێ ئەڵێ سەرەتا باسی زمانە سروشتەکانەکە ئەڵێ زمان زیادەیەکی سروشتی بووە واتە بەپێی سروشت مرۆڤ ناوی لە شتەکان ناوە شتەکانی ژینگەی مرۆڤیش سەرەتا زۆر سادە و ساکار بۆ ژیانەکەی زۆر سادە بووە واتە بەرامبەر بە دیاردەیەک لە سروشتەکەیدا بەرگێک دارێک لە قۆناغێکا دەتوانی بێتی مەخەن کەرەسەی دروستکە کەرەسەیەکی سادە ناوێتی سادەی لێ ناوە واتە ناوەکان سادە بوونە کاتێک ژیانی ئاڵۆزتر ئەدێ هەناباتە بەر ئەوەی کە وشەی نوێ بنیاد بنێ وشەی نوێ دروست بکە ئەو کاتە ئەفلاتۆن ئەڵێ ئیتر زمان لەو دۆخەوە نابێتە زمانێکی سروشتی چونکە شتی تر دێتە ناوە دیاردەی تر دێتە ناوە دەستکاری زمان ئەکرێ پێشگرەکان زیادەکرێ وشەکان لێک ئەدرێن شتی نوێ دێتە ناوە ئەو
زمانە سروشتیە نییە کە پێشتر مرۆڤ لە ناونانی دیاگەکانی سروشتەوە ناویدەناوە و زیاتر وشەی سادە بوونە یاخود هەندەنگێ بوونە بەرامبەر بە زیاتر. زۆر سپاس دکتۆر کە لەو بەرنمەیە لەگەڵم بووی دڵخۆش بووم ئومێدی تەندروستی باش بۆ تۆ زۆر سپاس کاتێک شە. جۆگرە خۆشەویستەکانی رادیۆی کوردستان 24 هاوڕێیانی زمانێمە بینەران لە سوشیال میدیا جارێکی دیش خۆشەویستی لە عەزەدین و سەرکارەوە بۆ ئێوە تاڵقەیەکی دیکە سپاردەی خوابن.